ڕەنگە ئەم تەورێکی زۆر هەستیار بێ بەتایبەت بۆ ئەو کەسانی کە لە ئێستا لە ماوەی دەستگیرانداریە زۆربەی کات خۆمان هەر لە نێو خۆمانە ئەم بابەتەمان بیستووە کە ئەڵین ئەو ماوەی کە دانراوە بۆ دەستگیرانداری بۆ زیاتر تێگەیشتنی قڕوکچەکەی لە یەکتر بۆ ئەوەیە کە گفتوگۆ لەسەر ئەو بابەتانە بکەن کە ضرورە پێویستە بۆ ژیان دواتر کە ئەچنە ماڵێکەوە بەیەکەوە ئەژینجا ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەو خاڵە گرنگانەکەین بابزانین پێویستە لەو ماوەیەدا باس لە چی بکرێ تەواوی کاتەکان تەنها بە بابەتی تەرفیهی ببرێتە سەر یاخود تەرخان بکرێ بۆ ئەوە یاخود کۆمەڵێک ضرورێت هەیە کە پێویستە لەم کاتەیە گفتوگۆی لەسەر بکرێ ئەم کاتە تەنها بۆ ئەوە دانانراوە کاتێکی خۆش بێت و خۆش بیگوزەرێنی بەڵام بۆ ئەوە دانراوە کە کۆمەڵێک گفتوگوی گرنگ هەیە کە شارەزا ببن لێک بۆ ئەوی دواتر دوو هاوسەرەکە کە چوونە ژێر سەقفێکەوە لە ماڵێکا بەیەکەوە ژیان شارزاییەکی تا ڕادێک باشیان هەبێت لە طبیعەتی یەکتر و کەمترین گرفتیان بۆ دروست بێ بۆ ئەوەی کە گفتوگویەکی چڕوپڕ لەسەر ئەم بابەتە بکەین میوانداری بەڕێز مامۆستا ساڵح سەعیدمان کردووە کە بەڕێزیان ڕاوێژکاری خێزانین و ئێستا لەگەڵمان ئامادەیە مامۆستاگیان سڵاو لێ بێت و بەیانی و باش سڵاو لە جەنابیشتان و بەیانی جەنابتان و بینەرانی بەڕێزی باش بەخێر سەرچاوان مامۆستاگیان مامۆستا با هەر دەستپێک یەکسەر لە خاڵە گرنگەکانی کە پێویستە لە ماوەی دەستگیرانداریدا هەردوو هاوسەر گفتوگوی لەسەر بکەن ئەو خاڵانە بە شێوازێکی گشتی ئەوەی کە زۆر گرنگە و کە زۆر پێویستە گفتوگوی لەسەر بکرێ خوان لە چیابین بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان طبعا ئێمە کاتێ باسی فترەی دەستگیرانداریەکەین هەموو عەقدێک بە قۆناغێک کاتەیە پەڕێ بەڵام هیچ عەقدێکی یا بڵێن هیچ گرێبەستێک وەکو گرێبەستی هاوسەرەتی نییە سە گرێبەستەکان زۆرن بەڵام هیچیان ئەم پێشەکەی نییە وەکو چۆن بڵێ فترەی دەستگیرانداری ئێمە گەر تێبینی بکەین جارێ فترەکە خۆی وەکو ئەگەر هەر لە پێناسەیەکە خاڵەکانی توانین بڵێن دەرخەین ئەم فترەی خۆناساندنە فترەی یەکتر ناسینە فترەی یا بڵێن قۆناغی هەڵگرتنی بەرپرسیارەتیە قۆناغی خۆ ئامادەکردنە وەدانانی پلانە و داهاتوو باش ئەمە هەموو کوڕکچەکەی زانێ نەخێت هەموو کوڕکچێک نایزانن ئەگەر خاڵ بە خاڵڕۆنی بکەینەوەوانی کە باست کرد خۆ ناساندن لە چیدا ینی چی شتێک بناسی بەڵێ ئەوە زۆر گرنگە ئێمە گەر تێبینی بکەین کتێب لەم بارەوە زۆر نووسراوە ینی هەر لە ئەوانەی لە بواری تەنمی بەشەریا شدەنووسن لە ئەوروپی و ئەمریکیەکانەوە بگرە هەتا ئەگاتە وڵاتانی ئیسلامی و عەرەبی هەتا لای خۆمان لە دەوروبەرمان بەتابەتیش لە ئێرانە بەڕاستی لە ڕووی کارشناسیەوە زۆر کار لەسەر ئەم بابەتە ئەکرێ ینی توانین بڵێن باری سایکۆلۆژی خوێندنەوەی یەکتری کە زۆر گرنگە چونکە ژن و پیاو لە دوو ژینگەی جیاوازەوە جاری وایە لە دوو بنەماڵی جیاوازەوە هەر لە دوو بنەماڵی جیاوازەوە خزمیش نین جار هەیە لە دوو نەتەوەی جیاوازەوە لە دوو شاری جیاوازەوە ئەگەن بە یەکتری جگە لەوەی کە دوو ڕەگەزی جیاوازن ئەمانە هەمووی پێویستی بە یەکتر ناسین هەیە پێویستی بە خۆناساندن هەیە یان ئێستا لەوانەیە هەندێ باو یا هەندێ نەری تێبێت لە هەندێ شارە لەوی ترا نەبێ بۆیە زۆر جار ئێمە زۆر جان ئەومان و تۆ بەڕاستی کتێبم لەسەر لەبارەی چۆن هاوسەری ژیان هەڵەبژێری نووسیوە کە یەکەم شت بەڕاستی هەڵبژاردنێکی سەرکەوتوانەیە کە بگەڕێن بە دوای هاوکوفی خۆیانە هاوشانی خۆیانە کە ئەوە زۆر گرنگە لەم فترەیەدا کاتی کاڵین خۆناساندن ئەوە دەراکەوێت کە ئەم دوانە ئایا بەڕاستی باش خۆیان یانی یەکتریان هەڵبژاردویان نا وەبزان ئایا لە هاوشانی یەکترینیان نا چونکە قۆناغەکە ئەو قۆناغەیە کە بەڕاستی ئەگەر لێرەوە زانیان بەرگەی یەکتری ناگرن هە لێرەوە ئەکرێ کۆتایی پێ بهێنرێت بەبێ ئەوەی کە دوایی متەڕەتەبات و کۆمەڵەشتی تری بە دوایە بێت بەرەوە بەڕاستی خۆناساندنەکە بەوەی کە کوڕان بزانە سایکۆلۆژێتی ئافرەت چییە زانێ ئافرەت بەچی تووڕابێ بەچی هێورە بێتەوە هۆرمۆناتی جەستەی ئافرەت پێش ئەڵقە گۆڕینەوە باشتر نییە ئەمانەتێکی پێ بکار نەک لە کاتی ئەڵقە گۆڕینەوە خۆ تۆ کاڵقەکە گۆڕیەوە ڕاستە ینی هێشتا نەچێتە نێو پرۆسەکەەوە هێشتا نەچێتە ژێر چەترێکەوە لەگەڵیان نەژیایی بەڵام گرنگتر نییە کوڕان و کچان پێش ئەم هەنگاوەش هەندێک شتێ بیزانن
خۆدۆزینەوە خۆ ناسانەکەیان ئەم پێش گۆڕینەوەی ئەڵقایا پێش مارەکردن ئەم بابەتە تاقی کراوەتەوە ینی زۆر مەشاکیل هەبووە کە کچ و کوڕ هەبوون 11 ساڵ بەیەکەوە بوون باشە بەڵام ئەم 11 ساڵە شەفاعەتی بۆ یەک کەلیمێکی ژنەکە نەکرد دوای 4 ساڵ پیاوەکە لێی جابەوە لەبەرەوە بەڕاستی ئەو پێش گرێبەستە زامن نییە بۆ ئەوەی کە ئەم دوانە سەرکەوتوو بن ئێمە ئەگەر تێبینی بکەین لە هەر لە کۆمەڵی کوردەواری خۆمانە دایک و باوکەکانی ئێمە سەرکەوتوتر بوون بەڕاستی لە گەنجەکانی ئێستا یان لەدایە پیرەیەکیان پرسی وتیان تۆ چۆن توانی 6 ساڵ لەگەڵم پیاوەیە هەڵکەیت وتی ڕۆڵە ئێمە هەرچی بشکایە چاکمانەکردەوە باشە مامۆستا خۆ ئێستا تۆ گفتوگۆت لەسەرەوە کرد کە زۆرتر لە یەک تێبکەن ڕەنگە ئاماژەشت بۆت کرد کە دایک و باوکانی ئێمە سەرکەوتوترن لەوانەی کە لە ئێستا لە پرۆسەکان ڕەنگە ئەو سابەتی پێویست وەکو ئێستاش گفتوگۆ نەکرابێ لەسەر ئەوەی کە لە ماوەی ڕەنگە ماوەی دەستگیرانناری هەر زۆر کەم بوو بێ لە ساڵانی پێشوە هۆکاری ئەوە ئەگەڕێتەوە بۆچی کە ئەوان بەو شێوازە بوون ئەمانی ئێستا بەم شێوازە ئەزانی چۆنە ئەوان لە دنیایەکی پاکە هاتوون بەڕاستی ینی ئەم هەموو ئینفتاحانە بۆ بەسەریانە تۆ ئەگەر تێبینی بکەی ینی هەندێ مسلسل لە کەناڵەکانەدا ئابەزی لە نەوەتەکانە زۆر خێزانی لەبەر یەک هەڵوەشان ماری مار و نازام نەوحێکە بوون کۆمەڵی مسلسل هەبوون بەڵکی بوون و ئەجنەبی بوون کە کرابوون با کوردی دۆبلاژ کرابوون یعنی زۆر خێزانی هەڵوەشان زۆر ماڵ هەبوو زی لێکرا بەهۆی ئەو مسلسلاتەوە کە خەڵکەکە چوو بۆ ناوی سەبەبەکە چی بوو ئەوە یعنی ژنیان دردۆن کرد بەرامبەر بە پیا و پیاویشیان دردۆن کرد بەرامبەر بە ژن هەردوو لایەن خستە دوو سەنگەری جیاوازەوە ئەگەر ئێمە بڕۆین بۆ لای قورئانی پیرۆز خوای گەورە یعنی هەردوو لایەن وەکو یەک سەیرەکە والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض هەردوو لایەن دۆستی یەکن تەواوکەری یەکترین لەبەر ئەوە کاتێک کە ئەوان لەو بارەیە سەرکەوتوو بوون یعنی زۆر بە دوای معقەتکردن و ئاڵۆزکردنی ژیانە نەگەڕاون بەڵام لای ئێمەوە نییە ئێستا سەردەمەکەمان جیاوازە جگە لەوەی کە سەقافاتی تر هاتوۆتە ناومانەوە دەرگاکان هەموو کراوەتەوە بە ڕوومانە جگە لەوەش کە بەڕاستی دکتۆرەیەکی بەرازیلی کە لەم مەجالەیە شتی نووسیەوە خۆی پسپۆری کۆمەڵناسیە باسی ئەوواکە کە پیاوانی ئەوروپی تااقەتی وابەسەبوونیان بە ژنێکەوە نییە بە ماڵێکەوە نییە بە ئیلتزاماتی خێزانیەوە نییە بەڵام ئەگەر هەیان بێ کۆمەڵێ مەرجیان هەیە یەکێک لەو مەرجانە مەسەرەن ئەو وای داناواڵێ پیاو حەز ناکاژن کۆنتترۆلیکە مەسەرەن لە ڕاپرسیەکە لە نێوان کۆمەڵەیە کچ و کوڕی ئەمریکیا کە لە زانکۆ بوون ڕاپرسی کراوە سەبارەت بە گەیشتن بە یەک ئایا لای کوڕەکە چێ زۆر سەرکەوتو و مەقبولە لە کچانە و لای کچەکە چێ مەقبولە هەردوو لا تقریبن کۆمەڵشتیان و تۆ زۆر نزیکن لە دابوونەریتی ئیسلامەوە کچەکە ئاڵێ من پیاوێکمەوێ تێگەیشتوو بێ پێگەیشتوو بێ خاوەنی کەسایەتی بێ کوڕەکەش هەر هەمان قسە ئەکاتەوە هەمان شت بەڵام لە تەرتیبی ئەولەویەتە پاش و پێشی قسەکانیان خستۆ ئەگەنە هەر یەک شتیان وتوتەوە باش دامە بەسمەوەیە کە ئەم هەموو کرانەوەیە بەسەر دنیای دەرەوەیە وای کردووە بەڕاستی ئێمە بە جۆرێک لە جۆرەکان یعنی گەنجەکانی ئێمە حاڵەتێکیان بۆ دروست ببێت جگە لەوەش کە ئێمە هەر لە جگە لەوەی کە لە مەجای ڕاوێژکاری خێزانیا و ئیشمان زۆر کردو ساڵانێکی زۆرە لەو بوارە ئیشەکە نووسینمان هەیە لە هەمان کاتا ڕۆژانە مەشاکیل هەیە خەڵک پەیوەندیمان پێوەکات ینی تێبینی بکە جاری وایە گەنجی ئەمڕۆ زۆر بێمنەتە لە پرۆسی هاوسەرگیری زۆر بێمنەتە بەرامبەر بە کچ بەرامبەر بە ژن سەبەبەکەش ئەو دکتۆرەش ئاواڵێت دکتۆرە ڕاستیە سەناوەکەم لات چووە یعنی باسی ئەوواکە کە پیاوان بێمنەتن بەرامبەر بە ئافرەتان سەبەبەکەش ئافرەتان خۆیانن چونکە خۆی ئەڵێ ئافرەتان زۆر خۆیان کردوتەوە بۆ پیاوان لە دەروی خێزان بەسیەوەی لە دەروی خێزان زۆر خۆیان کردوتەوە هەر کاتێک پیاوێک دەستێک یا ئیشارەتێ بکە ئەو بە هەردوو دەست سڵاوی بۆ کاتەوە لەبەرەوە مامۆستاڕوانی جیاوازی شەیە هەندێک لەم کرانەوەش زۆر ینی سوودیشی هەیە ینی وەنێ بڵێن تەنها با بڵێن کاریگەریەکانی نەرێنەکانی باس بکرێ بۆ ساڵان وا بووە پیا و هەر ژنەکەشی نەبینیەوە باوکو دایک بەیان مارە کردووە و هەتا ژیان بووە لەگەڵا ژیاوی شەو
بەڵام ڕەنگە لە ناخەوە لە دڵەوە ئەوە نەبێ یان ئەو کە عەرەبە لە فارس ئەحلامەکەی بێ هەندێک جا کرانەوەکانی سوودی خۆی هەیە بەڵام باسی ئەوەت کردوتت گەنجی ئێستا زۆر بێمنەتن بەرامبەر بە یەکتر لە پرۆسی هاوسەریە ئەو قۆناغی دەستگیرانداریە کە بۆ ئەوەی بەرپرسیارەتیان بۆ دروستکە ماوەی چەند بێ باشە و دەبێت لە بەرپرسیارەتیە باسی چی تیا بکرێ بەڵێ طبعا بەنسبەت ئەو کرانەوەی کە جەنابەت فەرمووی جارێک کرانەوەکە من زەمی کرانەوەکە ناکەم بە شێوەیە گشتی بەڵام باسم لەوەیە کە مەسئولیەتەکە زیاترە بێ لە کرانەوەکەیە لەم کاتەیە پێویستیان بە خوێندنەوەی زیاتر لەسەر بابەتەکە ئێستا تۆ یەکێک مۆڵەتی شۆفێری وەرەگرێ 500 پرسیار لەبەرەکات دوای ئەوە ئەنجا ئەبێ بڕوا ینی میکانیک بخوێنێ دوای ئەوە کە تەرایی پێدەن یاڵا ئەنجا دوای ئەوە مۆڵەتەکەی دەناست بەڵام کوڕێک مەسەرەن لەوە پێش ڕاستە لەگەڵ دایکە تەعاملی کە لەگەڵ خۆشکا کردویتی بەڵام زۆر جیاوازە لەگەڵ ئافرەتەکە تەعامل کاکا بێتە هاوژینی لەبەرەوە لە ڕاستیە ئالێرەدا پێویستی بە خوێندنەوەی زیاتر و بە مەسئولیەتی زیاتر هەیە ئێمە ئەرکی سەرشانی حکوومەت بە دەرەجە یەکەم بە تایبەتیش وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی ئەوقاف وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە ئەمانە هەمویان ئەبێ هەماهەنگ بن لە وەزارەتی ڕۆشنبیری ڕۆشنبیری و ڕاگەاند هەمووی بۆچی بۆ ئەوەی کە خێزان تۆکمە بکرێت لە کاتێکا کە ئەو کرانەوەیە زەرر ئەدا لە خێزانەکان کە بەم شێوەیە بێ کە هەر چۆن بە لامسەرلایی خۆی بخاتە ناو خێزانەوە و هیچ پێشەکێکی بۆ دانێنێ بەرپرسیارەتی هەڵ نەگرێ گەنجی ئێستا مەسەرەن بەتەنیا خۆی بەرپرسە لە خۆی بەس کاتێککە هاوسەریگیری کردووە لەوە پێش سعات 12 شەو ڕۆژێتەوە ئێستا 6 ساعت 12 شەو ڕاتەوە لەوە پێش هەموو سەفا و سەیرانێکی لەگە برادەرەکانیان کردو ئێستا شار هەمان شێواکات ئەو بەرپرسیارەتی نییە لە ڕاستیە ئەوە بێ لە ڕاستیە بەرپرسیارەتی هەڵگرێکە مححمود نامەنی کە کتێبێکی نووسیوە لە سەر باسی مرۆڤ بە یا ئینسان بە و کتێبێکی تریش هەیە کە هەر ینی لە مەجای خێزانیشتی زۆر جوانی تیا هەیە زۆرێک لەمانایانی قسە لەسەر ئەوواکەن و ئەوانش باربارە دێنجلێ سێکێکە لە نووسرانی ئەمریکی کە لە مەجای خێزانیا خۆی سەرەتا شکستیێنا لە هاوسەرگیریەکە بەڵام دوایی بوو بە پسپۆر لە بواری خێزانی و 500 لاپەڕی تەنها لەسەر سایکۆلۆژەتی ژن و پیاو نووسیوەتەوە یعنی مەبەستمەوەیە ئالێرەیە کاتێک کە ئەمانە ئەم هەنگاوانە نانێن دووچاری ئەوە ئەبن کە زوو لە بەریەکەڵ بۆشن یەکتری نەخوێندنەوە کار نەکەن لەسەر هەڵگرتنی بەرپرسیارەتیکە بۆ مانایە کە ئەبێ من مەسەرەن پێشەوەی هاوسەرگیری بکەم مەسوولم لە خۆم بەڵام کە هاوسەرگیری کرد ئەمە هاوسەر کەواتە بەرپرسیارەتی خۆمم هەیە و بەرپرسیارەتی خێزانیشم هەیە ئەویش بە هەمان شێوە دوای مناڵێتە پێشەوە بەرپرسیارەتی باوکایەتی و هاوسەرێتی و خودیشمان هەیە بەرپرسیارەتیشمان بەرامبەر بە کۆمەڵگە هەیە ینی کۆمەڵێ بازنە هەیە کە بەرپرسیارەتیەکانی ئێمە دیاری ئەکا بەڕاستی لەبەرەوە کاتێک کە گەنجێک ئەچێتە ناو پرۆسی هاوسەرگیریەوە هەروازانێ ینی خۆگەرمکردنەوەیە کە هەروازانێ دەمەتەقەیەکە وەکو جەنابتان شارتان پێکرد ئەمە بەڕاستی لێرە جدیەتێک پێویستم پێم وایە لە پرۆسی لە فترەی دەستگیرانداریە باسی کاتەکەت کرد کە کات لە ڕاستیە لە خێزانێک و بۆ خێزانێکە گۆڕێ ینی لە بینی دوو دەستگیراندارەوە ئەگۆڕێ بۆ دوانی تر بەڵام من پێم وایانی بەڕاستی وەکو ڕێی خۆمەڵێم لە نەتیجەی زۆر خوێندنەوە لەم مەجالەیە کە من بەڕاستی خاوەنی 6 کتێبم لە مەجای ڕاوێژگاری خێزانیە بە ناوی ماڵێکی ئاسوودە زنجیرەکە ینی 6 مانگ باشە 6 مانگ بۆ ئەوەی ئەو کچ و کوڕە ئەو دوو دەستگیرانە بە تەواو یەکتری بناسن یەکتری بخوێننەوە مەجای خوێندنەوەیان هەبێ بۆ یەکتری زۆر جار لە زۆر مناسبەتم باسی شوڕێحی قاضیم کردووە کە شوڕێحی قاضی هەموو جارێ وەسفی ژنەکەی کردووە هەمیشە بە شان و باڵی ژنەکەی هەڵاوە و تویانە بوو چونکە من 20 ساڵێ هاوسە یەکترین یەک جار لێی تووڕە بووم ئەوش خەتای من بوو خەتای ئەو نەبووە بەڵام ئەو باسی ئەم سایکۆلۆژیەتەکە کە ئێمە ئێستا باسیەکەین ئەڵێ تەبەن ئەو لە ڕاستیە لە کاتی تەنانەت لە ڕۆژی گواستنەوەیە بوو ئەم قسەیە ینی ئەم حیوارە دروست بووە ئەڵێ ئەو ڕۆژی کە زەفافمان بوو پرۆسی هاوسەرگیریەکەمان ئەنجامدا من دوورکان وێژم دابەست کە سەلامم دایەوە خێزانەکەشم لە دوام و سەلامەداتەوە دوعامە کرد ئەوەی گوت ئامین
ئەڵێ تێگەیشتمی تر ئەمە بەڕاستی ئێمە زۆر باشین بۆ یەکتری دوایی ئەڵێ دەستم برد دەستی بگرم وتی بۆستە حەزەکەم بزانم بەچی تووڕابی بەچی هێورە بیتەوە چ جۆرە خواردنێکت حەز دەیە ڕق لە چ جۆرە خواردنێکە حەزەکەی میوان چۆن بێ بۆ ماڵمان حەزەکەی ئێمە میوانداری خەڵک چۆن بکەین حەزەکەی پەیوەندی ئێمە لەگەڵ ماڵی باوکی منا چۆن بێ لەگەڵ ماڵی باوکی تۆیان چۆن بێ ئەڵێ کۆمەڵی پرسیاری لێ کردم خستمێ بەردەمی مەسئولیەتەوە وتم بەڕاستی ئافرەت ئەگەر ئەبەم شێوەیە بێت لە دنیا بەهەشتێ دروست دەکەی پێش بەهەشتی قیامەت ئەڵێ لەو ڕۆژەوە کە ئەم قسەیە هات ئەم حیوارەکە تۆتە بینی ئێمەوە یەک جار تووڕەبوو ئەویش خەتای من بوو خەتای ئەو نەبووە جا قسەکە لەوەیەکە ئەگەر ئەم دوانە بەڕاستی یەکتری بناسن باربارە شتێک گەڵێت لە باسی خۆی ئەڵێ ئەو ڕۆژێک کە بە بوکێنی بردیانم پیاوەکەم لە بەرامبەرم دانیشت و جارێ هێشتا بە یەکەوە دانەنیشتەبووین شووتێکی هێنابوو شووتەکەی قاش کرد و دواییش بە شێوەیەک شووتێکەیە خواردوتم قڕ بەسەری من ئەو شووتی ئاوالەیەکە بێ من چی لێ بکە حالانی شپەرزە ئەبم بەدەست ئەم کابرایەوەکە تەحملی نەکرد قسەکە ئەوەیەکە مەسەلەن لەم فترەیە فێربوونی ئەتەکێتی خێزانی گرنگە بەڕاستی فێربوونی مامەڵی خێزانی گرنگە کە دوو هاوسەر چۆن مامەڵە لەگەڵ یەکتری بکەن هەموو جارێمەوەمان وتە سێ پەیوەندی لە خێزانە هەیە پەیوەندێکی ئینسانی هەیە پەیوەندێکی دینی و ئیسلامی هەیە پەیوەندێکی هاوسەرەتی هەیە پەیوەندی ئینسانیەکە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئینسانە بە بۆکو مرۆڤ ڕێز لە هاوسەرەکەی بگرێ پیاو لە ژن و ژن لە پیاو کەواتە یعنی کاتێکەیە ماڵین باسی بازنی ئینسانی دەکەین ئێمە براین لەگەڵ هەموو ئینسانەکانی دنیا بەڵام برایەتێکی تریان پەیوەندێکی تر هەیە پەیوەندی ئیسلامی و دینیە ئێمە لە دوو هاوسەر لە ڕووی دینیشەوە لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئەمە ئەبێ بێتە قاعدە لە ژیانی ئەم ژن و مێردەیە ئەو پێی خۆشە ژنەکە تووڕە نەبێ کەواتە ئەوی بێژە ئەویش تووڕە نەبێ ئەو حەزەکە ژنەکە لێ بوردە بێ کەواتە ئەویش بێ لێ بوردە بێ ئەو حەزەکە ژنەکە خۆی بۆ بڕازێنێتەوە کەواتە ئەویش خۆی بۆ بڕازێنێتەوە یعنی کۆمەڵی ئەتەکیات هەیە لە ژیانی خێزانیە ئەبێ پیا و فێری بێ ژنیش فێری ببێ ئەم کارانە ینی کارکردنی ئەوێ ئەنجا ینی مەسەلەی خێزانی ئەم دوو خێزانە دوو هاوسەرە ئەم دوو هاوژینە چی پێویستە بیکەن بۆ یەکتری ینی کۆمەڵە جەمالیات و جوانی هەیە لە ژیانی خێزانیە ژیان دروست ئەکا دروست باوەڕ فەرموو لە ساڵانی پێشینە ئێستاوی کە جەناب فەرمووت کە کرانەوە نەبووە لەوە پێش ئەوە خێزانێکە بۆ خێزانێک جیاواز بووە لەوانەیە مەسەرەن لەم شاری ئێمە و لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی لەوانەیە خەڵکانێکی دەگمن ئاوا هاوسەرگیریان کردبێ ئەگینا یەکتر بینین هەبووە چونکە هەر ئەساسە لە ئێمە وەکو میلەتێکی موسڵمان لە قورئانە باس کراوە لە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی یەکتر بینین کراوە بۆ ئەوەی کە یعنی چۆن بڵێ بە یەکتری ڕازی بن ڕیضا لە عەقدی زەواجە کە هەم لە قانوناوە هەم لە شەرعی شاکە هاتووە مەرجی سەرەکیە مامۆستاوە بوو کە هەر نەیبینی یعنی ئەم ماوەی دەستگیرانداری کە هاوکاریشم باسی کرد لە فترێکی زۆر کەما بوو ینی هەبووە ئەم ڕۆماری کردەوە بە دوو بەیانی گواستێمانە هەبووە خۆی ئەوە هەبووە زەربەی یاوە لە خێزانەکە ئەوە لە ڕاستیە زەربەی زۆری لە خێزانەکەداوە چونکە یەکتریان نەناسیوە زۆریش پێویستە لە فترەی دەستگیرانداریە یەکتری بناسن چونکە ئێستا ئێمە دەستگیرانداری لای ئێمە لە خوتوبەی عەرەبە جیاوازە ئەوان پێش عەقدەکە خوتوبە ئەکرێت یەکتر ناسی نەکرێت یعنی وعدە بە زەواج لە قانونی قانونی حوالی شخصی شاتووە وعد بە زەواج متەرەتەباتی زەواجی لەسەر دروست نابێ ئەرکەکانی هاوسەرگیری لەسەر دروست نابێ بەڵام لای ئێمە نە دەستگیرانداری دوای مارەکردن دەست پێەکە ئەمان باشتر ئەتوانن لە یەکتری تێبگەن چونکە حەڵاڵی یەکترین چونکە ئەتوانن باشتر دانیشن لەگەڵ یەکتری مامۆستا بابەتە زۆر هەڵەگرە بەڵام کاتمانەوە نەماوە دەستە خۆش بێ زۆر سوپاس بە هیوای گەنجانی ئێمە کاچنە و پرۆسەیەوە ئەو ماوەی زۆر بە گرنگ بزانن وەکو تۆ باسی دەکرێت چەند خاڵ و پێوەرێکی دەبێ بیزانی ئەگەر نەگەشتیتە نەتیجە لێرەدا لەم خۆناغەدا جیابیتەوە باشتر بچیتە نێو پرۆسەکەەوە دووبارە سوپاس دەستەکانە سپاس بۆ ئامادەبوون